بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان وخوشويستانم كتابي نيابي الأذكار إمام النووي يشكل كتاب زور نيابة كان أو كسي أم كتابة تطبيق يشك أبي لو كساني كذكري خواي زور كردو أنواع وأشكال زوري ذكر كان من بوي ما ندو نبين بوي هول بدين أم ذكرانا تطبيق كين تشيج لداني كان ورناقري لدوم ورناقري لسيهميان إما بدريجي باسي ذكر كاني خومان كرت وحتى راسلكيني خو بينيني خوينا خوش وتيو همان باس كرت أمر بابك تازة إمام دس بيك وأيكات كوتاي أو باباني كتاباني بيشو باسي أسماء الله أكا أفرم باب أسماء الله الحسنى مشركين قريش طبعاً يعني أداء مسلمانان يعني شون إما شن خوا أبرستن أو شن خوا أبرستن الله أبرستن رحمن أبرستن رحيم أبرستن أبو جهل أوت رب العالمين آياتي نار دخوار ولله الأسماء الحسنى فادعوه بها خوا جل جلاله ناويهن ناوي جوانيهن دعاكا بنا وكاني أو ببارين وبنا وكاني أو طبعا وكان خوا جل جلاله لقرآن ولله الأسماء الحسنى فادعوه بها علماء فرمانا فادعوه بها يعني ناوكاني خوا بين لقل دعاء كانت تيكلي كدعاء بوانبك أتي داوي رسخكي لناوكي خويا يا رزاق ارزقني يا شافي اشفني داوي شفاءك ناوكي خوي بكار بين رب العالمين بوي هندي لزانان فرميانا نابي ناوي بوشتيك بكار بيني أجر شيء وكو جائزة فلان فرمانا كراهتي مثلا بلا يا رزاق اشفني أي الرزاق شفاء بدا نأوتي أنا هرناوي لشويني خويا ولا جيجي خويا بكار بينا أسماء وصفاتي خوا آيات شندانا زورا أويك لقرآن السنات وغير أوي لقرآن السنات وزور أفرمي لفرمايشتك خوايا تو خودنا وكان لخودنا أو أنزلته على أحد من خلقك داد بظانو بوسريش لعبد كان يان أو أنزلته في كتابك لكتابك أو استأثرت به في علم الغيب عندك يعني هشتوت ولا خد بس خد إزاني لو هندنا وصفتي خوها بعقلي أما هدركنك بويا لا إخوة جل جلاله للرجل قيامته وراستا خيزة إن شاء الله همو كاتبك بحضور إخوة جيشتين لبهشته همو أو أسماء وصفاتنا تجليات يعني رنگ أداته ولا سرمانو وهستي بيك فرمايشتكي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرميه إن لله تعالى 99 اسما 100 إلا واحدة خوا جل جلاله نوت نونا به صد إلا دانيك نبي من أحصاها دخل الجنة هركسي كوين كاتوا دخل الجنة أتيتنا وبهشتو إنه وتر يحب الوتر خوا تاكا وتاكي بيخوش بوينا وكانش نوتو نون علماء فرميانا أم فرمايشتا هتا إيري إمام بخاري إمام مسلم أو أنهم روايات ينكروا إمام النووي أفرمي بلام نوتو نو دانك تشندانا تحديد نكرة ولا رواياتك إمام الترمذي كهي نواتي تحديد يكردو علماء فرميانا ضعفي كتير أقرش إمام الترمذي خوي فرميتي حسنة آية تنها خوا نوتو نو نابيهنا والله زوريه هندي العلماء سطو أوندا هندي العلماء دو سطو أوندا جيان دويانا كلا قرآن والسنة استفادة كلا دريان هنا شنك أسماء وصفات زورة هندق لما أنا كلم فرماشة بيروزا هاتوا هميان ثابت إن القرآن والسنة بويا أجر روايتك ضعف في اشتيابي علماء فرمان للتحديد كابم شوازة احتمال أمن ونوين نبيكتو كوي كيتوا زياتر بلما احتمال شو أما بك علماء درش عن بيكرويا لو رواية بعض فيك لسنة ذهبه شو خدينا وكان طواوة هيش كان يكون إشكال لنا سرنيه أجر شيء الرواية كان جورج قران كاريتيا مثلا هند الروايات كأفرمي المغيث هند كأفرمي المقيت هل لو نوتو نودانا مهم كوي الرواية كان كوي كرو نوتو نودانا بوتو تحديد كراو إما أو كساني كباسي أسماء وصفات كان سيبش بشيك زور وشك بشيك زور كراوة بشيك وسط أو كزور وشكا لو مسألة على تو تنها لنا وصفتي خو أبي وشي بكار بيني لقرآن والسنة بكار هات حتى كباسي شيء أكي أو اسمه شونا نابتو تفصيلاتي بيتي أبي همان أو شانا بكار بيني كلا قرآن والسنة بكار هات نابي وشي كتير بكار بيني
تحجر و کورتکردنەوەیکی زۆر وشک. هەندێکیش فەرمویانە نا ئەوەی کە لە قورئان و سوننا واردە و ئەوەی مرادیفی ئەوانەیە ئەتوانی هەمویان بەکاربێنی، بە تایبەتی هەندێک لە مرادیفەکان دقیق بەرابەر معناکان ئەوەستنەوە، فەرمویانە هەمویان ئەتوانی ئەوە بکەی بەکاربێنی. هەندێکیش فەرمویانە نەخێر تەنها لە کاتی تەرجمە ناتوانی بڵێ ئەم مرادیفانە هەم ئەوانیش ئەسما و صفاتی خوان، چونکە ناو صفەتی خوا ئەبێ خۆی خوا جەل جەلاله یا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وصحبه وسلم ئەو خۆی تەحدیدی کە، نابێ ئێمە تەحدیدی بکەین. هەر سێ ڕێیەکەمان هەیە. بۆیە هەندێک ئەوەندە بە بچووک سێریان کردوتیان حتا نابێ ناوەکانی خوا تەرجەمە کردن، چونکە تەرجەمە دقیق نییە. مەسەڵەن تۆ ئەڵێ بەخوا ئەڵێ بەخشندە، ئەڵێ میهرەبان، ئەم وشە تەرجەمەت کردو، تەرجەمەیەکی نوقسانە، خۆ لە بەرامبەر ڕەحمان و ڕەحیما ئەوانت نوقسانن. هەندێک فەرمیان نابێ حتا ئەم تەرجەمەیەش ئەبێ بڵێ ئەڕەحمان ئەڕەحیم، حتا لە بەرامبەر کەلیماتەکانە وتیان نابێ هیچ کەلیمایەک بەکاربێنی ئیلا ئەو کەلیماتانە نەبێ. بۆیە اختلاف لە بین عولەمایانە لەم مەسائلانە دروست بووە. ئەسڵ وهایە ناوەکانی خوا تەنها ئەو ناوانن کە لە قورئان و سوننا وتراوە و ئیش لەسەر ئەوانە ئەکرێ، ما عەدای ئەوانە لەژێر سێبەری ئەوانە دائەنرێ، لەژێر سێبەری ئەوانە دائەنرێ. ئەگەر لەژێر سێبەرەکە دقیق جێگەی بووە ئەڵێن بەڵێ ئەوە صفەتی خوایە جەل جەلاله، بەڵام وەکو ئیسم ناتوانین بەکاری بێنین، وەکو ناوی خوا، واتە ناتوانین دوعای پێ بکەین، ناتوانین ذکری پێ بکەین، بەڵام وەکو صفەت ئەتوانین. بنمونە دوو کەلیمەمان هەیە کە زانانی کۆن زۆریان بەکارهێناوە، بە تایبەتی ئەشاعیرە زۆریان بەکارهێناوە، دائیم و قائم. ئەم دوو وشەیە دائیم لەگەڵ قائمە. زۆری ترمان هەیە طبعا وشەکە بەکار هاتووە، بەس ئەم دوانیان زیاتر ڕۆشن ئەەکەمەوە. دائیم و قائم طبعا لە قورئان و سوننا ئەم دوو کەلیمەیە نەهاتووە، بەڵام وشەی ئاخر بڕۆ هەرچی کتێبی عەقیدەیە سەیری کە بزانە ئاخر بە چی بۆ لێکەداتەوە، ئەفەرمێ الآخر الدائم. باشە ئاخر چیە؟ یعنی چۆن معنایەکەی چۆن لێکی ئەدەیتەوە؟ ئەفەرمێ الدائمە. بۆیە عولەمای کۆن وشەی عەبدولدائیم زۆر بوو لە مێژووی ئومەتی ئیسلامیە، حتا ئیبن تەیمیە دوو لە شێخەکانی ناویان عەبدولدائیم، یەکیان ناوی ئەحمەد عەبدولدائیم، یەکیان هەر خۆی ناوی عەبدولدائیمە. و بەردەوام مەسەڵەن زۆر ناوی تر ئایا قائم عەبدولقائیم کە لە عالەمی ئیسلامیە زۆر کە هیچێکە لە ناوەکانی ڕەب العالەمین. ئەگەر بەبیرتان بێت سوبحانە دائیمی قائیمی لە ڕەمەزانانە لە کوردەواری خۆمانە زۆر ئەوتراوە، چونکە لە فکری تەسەووفە ئەهلی تەسەووفە و ناوانە زۆر شایعن و لە لای تاریقەکان زۆر بەکار هاتوون. بەڵام ئەوەی کە ئەصح بێ لەو مەسئلە ئەمانە ئەکرێ بڵێن صفەتی خوان جەل جەلاله، بۆ چونکە ناتوانین نەفی ئەمانەکەی. ئێستا کەس ناتوانێت بڵێ خوا جەل جەلاله قائم نییە، کەس ناتوانێت بڵێ خوا دائیم نییە، لەبەر ئەوە ناتوانانی ئەمانە لە صفاتی خوا بکەیتە دەرەوە. بۆیە عولەما فەرمویانە ئەمانە ئایا ئەکرێن ناوی خەڵکی پێ لێ بنرێ؟ مثلا ئەکرێ بڵێ عەبدولدائیم، فەرمویانە بەڵێ دروستە. ئەکرێ بڵێ عەبدولقائیم، خۆ لە قورئان و سونە شاوارینەوە فەرمویانە بەڵێ دروستە. و هاوێنەی ئەمە یعنی زۆرە، ئەم بابەتە بابەتێکی توڵ و تەفسیلە کە ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ باسی ئەکا، و زۆرێکن ئەو زانانەی بە تەحدید ناوەکانیان ژماردووە و حتا ئەم ناوانەشیان تێکردووە، بە تایبەتی ئەوانەی کە عەقڵانین. پیاوێکی گەورەی وەکو ئیمامی ڕازی ئەگەر سەیری تەفسیرەکەی بکەیت لە ئایەتی ئوکولوها دائیم و وەظیلوها کە باسی بەهەشتەکە، ئەلێرە لەسەر وشەی دائیم زۆر ئەوەستێ، ئەفەرمێ بەهەشت کە صفاتەکانی لە خواوە وەرگرتووە، دەوامی پێیا کردووە و ئاخرە کۆتا نابێت، دلیلە لەسەر ئەوەی دائیم ئوکولوها دائیم و وەظیلوها، سێبەری بەهەشت مادام دائیمە، بەهەشت دائیمە، ئەوەی کە دروستی کردووە دائیمە. ڕەدی ئەو فکرەی ئەداتەوە کە هەندێک پێیان وایە کە بەهەشت کۆتا دێت، هەندێک ئەفکار هەیە پێی وایە کە بەهەشت کۆتا دێت. بۆیە ئیمام هاتووە لێرە ئەسما و صفاتەکانی بۆ ئێمە هێناوە، ئەفەرمێ من ئەحصاها یعنی چی؟ یعنی من حەفیظها، لەبەری کە ناوەکانی خوا لەبەرکە. بۆچی لەبەری کەم؟ ذکری پێ ئەەکەم، فەدعوه بها، دوعای پێ ئەەکەم بە ناوەکان. زۆر گەورەی ئینسانی موسڵمان دوعا بکە بە ناوەکان. هەندێکیش فەرمویانە ناوەڵا ئەو کەسەی کە تەطبیقی ئەکا، جێبەجێ ئەکا. چۆن جێبەجێ؟ سیر کە بزانە ئەو صفاتانەی کە ممکنە بۆ ئینسان جێبەجێکە، نەک هەموو صفات. یەکێک لە صفاتەکانی خوا جەل جەلاله چییە؟ متەکەبیرە. باشە کبر بۆ ئینسان غەڵەتە، کبریا هەمووی هی خوایە جەل جەلاله، هی ئەوە. بۆیە ئەفەرمێ
ئەوەی کە ممکنە ئینسان جێبەجێ بکە، ئەوەی کە معقولە لە ئینسانەکە ڕنگ بداتەوە، ڕب العالەمین پێخۆشە تیشکی ناوەکانی لە ئینسانیەتە ڕنگ بداتەوە. ئیمامی غەزالی بە تەفسیل کتێبێکی نووسیوە لەسەر ئەسما و صفات و کاریگەری لەسەر ژیانی ئینسان. ئایا صفاتەکانی خوا بۆ خوا بەیانی کردو بۆ ئینسان؟ ئەو صفەتانەی کە بۆ بەیان کردو ئەو چەند صفەتە، ئەفەرمێ هەر یەکێک لەم صفەتانە ڕەبتی بە ژیانی ئینسانەوە هەیە، ئینسانتیایە دروست ئەبێ. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەمان لێ قبول کە، داوا لێ ئەکەین بە ناوە جوانەکانی خۆت، هەموو ئەو ناوانەی کە خۆت ناود لە خۆت ناوە یان داد بەزانەوە بۆ یەکێک لە عەبدەکانێ، یان لە کتابی خۆیان باسێ کردووە، یان لە علمی خۆتە هێشتوتەوە، خۆیان بەم ناوانە هەموو داوا لێ ئەکەین ڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خۆیان بەم ناوانە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، یا ڕەبی خۆیان هەمومان لە بەهەشتا لە خزمەتی پێغەمبەریانە صلی الله عليه و سلم کۆکەرەوە. ئامین ئامین والحمد لله رب العالمین. خۆیان داوات لێ ئەکەین لێمان خۆش بە، خوا لە گوناهی منیش و ئێوەش ببوورێ. وصلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خوالتان ڕازی